بله برزان سرنجتان را کشم که ایوش ازانه رو شلاتی نوراست استا لهرمی قیران دایه بگمان لزور ولاتا شرری کی دجوار هیا لمن کدا منافس و صراعی هزه هجمون گرایه کن استا لشرری کی ساردان که به پیش بینی چاودران اکری به بیت شرری کی گرمی خینایی لناوچکه لرشا کردستانی مش کودو تا ناو جرگی ولاتا قیرانی و کانی رو شلاتی نوراست لکردستانی شال در انجام او قیران هيا بگمان بلام او قیرانانه که لناو کردستان هيا قیرانی مترسیداتر لم قیرانانه نبونی گوتاری که او بشی کردستانی نبونی اراده کی به هزی لاین سیاسی کانی کردستان بچونیتی اداره کردنی امروشه تی پراندنی قیرانه کان نبونی گوتاری کی نشتیمانی که لاین سیاسی کان همان بیش گلوی که صراع سیاسیان لگلکتر هيا لروی ایدئولوژیا و نزیکنی لگلکتر بلام لسر پرسن نشتیمانه کان کوب کاتوا کردستان قیرانی زور هيا قیرانی سیاسی هيا قیرانی عبوری هيا قیرانی چونیتی تعامل کردن لگل عراق هيا بگمان لهمان کدا لگل جهانی درو هيا بچونیتی پاراستنی ازمونی سهری کردستان چونیتی تعامل کردن لگل او گوران کاریا دراماتیکانه که استر روشالاتی نوراست تی دپارت که پیشبینی دکرد گوران کاریا کان بگمان تون تریج بن من هاولادم لگل کمالک برس که بگمان برپسن للاین سیاسیه لمان کدا کسی چاودی وردن لسر وزکه هولادین ام پرسه بشویکی گشتی و بوردی دابش بکن اوانیش برزان اوین هروری اندامی سرکرداتی پارتی دموکراتی کردستان هروها دانا سعید صوفی چاودیری سیاسی و پارلمانتاری پیشوی یکیتی لپارلمانی کردستان لسلیمانیش برزان بیستون فایق اندامی پارلمانی کردستان لفراکسیونی گوران لگل من دبید بخیراتتان دکم خاتون اوین امیش تدس بکن روشالات ناوین پرا قیران المترسیدار عندك بيقومان بيشات تي شافري نكريبون لي كرد جيك دنا بخدا د قيران جلك دايه قالوا يعني بوفان قيرانا كراج بفي اوي درباز بفي اوي اداره قيرانا بيتكرن ازمني برف كيفاش راسته امل نوچه که کود بجنه نوچه قیرانان بطایبت شی بشتی 2010 کو بهار عربی دست بگیری هدي اف قيرانه سر هلدان و ابخو روشالات ناوراش كفن ده هر جهه قيرانان بويا بس نوكا بتر آلوزي در كفتينه و مخابني و هريما كردستاني جي افريكا نافندك آلوزيت گله كيردا در باز بيتن كو وكي و ماجا پیدا اگر ام پتر ایک گوتار و ایک دنگ و ایک دست نبین رنگه اف قیرانه بروکامه نه بردن و ام پتر سری از مونا مجیب خود سری از منامه و اف دست کفتین کوب صدان سالا مخیم بریتی بلکه اف دست کفته دستیت ما بچن بجا قیرانه سیاسیه قیرانه آبوریه که و هر دو پیک و تمام کرید کدونه تایبت جی پشتی 16 اکتبر امشیم بیجین کو اف نه گرتنا لعنین کردی پتر دیار بو بری هنگی هبو بس نکه باشتر دیار بو و اویجی فشار کاماستر یا آبوری اختصار هرما کردستانی کو رأی من اگر زیترین وقت ام همی لعنین کردستانی به فرق جدایی ام خورک نه اخین و ما گوتارا که اگرتی نبیتن با هنده کو ام و گوتارا اگرتی بچینه بغدا آن دانستاندن گل هر ولاته که دورو بر آن ولاته که نیف دولتی بکن رایامنم انجام باش دست خوبان آینین و جا هندی باشتره هندی زیتره باشتره که ام بشین سر بریاره که کوک ببین با هنده ام پهز بین و جاوید وانجی دا ام دی پهزتر بین چون بونمونه هر پشتی 2005 وقتی کابینا عراق فدرال هاتیا پیکینان 2006 جی چون که ام کرد اگرتی بوینش بر هنده جی هر گاوا پارلمان بغداویا بیتن گنگشیل سر یاسایی که بکن که ند بر جواندا گلی کرد چون که هم یک دنگ بوینه سرکفتن دست خوبانه اینایه بس ما دید که چاوا پشتی رفراندومه و پشتی هنگیجی چاوات یک رینشتن دا 13 بریار بدجی گلی کرد پسند کردن پارلمان عراقی اوجی همی انجام وان ناکوکیت کو ناف مداهی بله خاطر نبین دبا نها لاین برانبر تعقیبا بونمونه ویدی بیتی بکن یکیش خالن هلی لوازم کردان ابونا گوتاره که بشان اجتماعی بو تعامل کردن لگل اجنداین حتی نافخوی درکیجی گلو باف گوتاره درست نبید مادام همو لاین سیاسی هنجی هست پیتکن کو نبونا و گوتاره مسترین مترسیه برای من هندک لاین هین هریما کردستان کو اراده وانی سیاسی ند دستیوان خدایه و هندک شوانش تا خو اکلانه کریه یعنی دوان قیران سیاسی دجوار داهش تا اکلانینن اوجی از ودگارینن بو هندکو پیوندین گماناویه تن گلاین دوروبر کو برای من لازمه بزیترین وقت اوه خو اکلا بکن چون که اگر لاینک هزر بکتن
چونکە مخابنی و ئەڤروکە ئەمێت vê qeyrana kîr da bes pitiriya laena wasa hezirtken ku ev tune bû lawazkirina partiye. Biraya min ev hatiye kirin ne bitine bû lawazkirina partî bûye. Belke ezmûna Herêma Kurdistanê bi giştî ketiye metrisiye û divên pêgehê herêmê lawaz bikin. Eger pêgehê herêmê lawaz bû bêguman laenên dijî gel partî dêt mistehdef bin. Lewma jî باشتر ئەوە کو هەست بەرپرسیارەتیە بکەن هەست مەسئولیەتێ بکەن چکو ئەم دێ بەرەف قۆناغەکە هەستیارتر چین پڕایا من دێ عێراق بەرەف هەلبژارتنا چیتن و دژایەتیکردنا هەرێما کوردستانê وەکو کەرەسەیەکی ئێعلامیە gelek hês dê bixwe بۆ پاروپاگندا هەلبژارتنا کارێنیتن. بەلێکایدانە بێگومان قەیران لە کوردستان زۆر جار هەوڵە دێ قەیرانی تریش لە کوردستان قەیران لە پێناو قەیران دروست دەکرێت ینی لایەنە سیاسیەکان بەردەوام لە کۆبوونەوەدان بەردەوام پرۆپۆزال پێشکەشێکەکەنەوە ئیتر بەرنامەیان هەیە و پاکێجیان هەیە و سازان و یەک دنیا مستەلیحی سەرنجڕاکێشیان هەیە بەڵام واقعیەکەش ئەوە نیشان دەدات کە پەرتەوازەیی بێگوتاری هاوبەش لە کوردستانە شتێکی هەست پێکراوە زۆر بەزەقی بەڵێ ئەمە بوو مادەم هەست پێکەن کە پێویستە هەبێ بێگومان ینی ئێوە جەنابەت باسی ئەو کۆنتێکستت کرد ئەو کۆنتێکستە قەیراناوەیەکە ئێستا لە ناوچەکە و با بڵێن کە هەرێمی کوردستانش بەشێکە لەو کۆنتێکستە ینی چەند ڕاستێک ئێمە دەبێ بیزانین بە تایبەتی ئەوەی کە دوای با بڵێن ئەو کارەساتە مرۆیی و سیاسی کە بەسەر هەرێمی کوردستان هات کاتێک کە ڕێککەوتنی نێوان وڵاتانی ئیقلیمی هەبێ من پێم وایە زلهێزەکان ناتوانن کاریگەریان زۆر بێ بینیمانیانی ئەمریکا تا حدێک دەستەوەسان بوو ئەوروپا تا حدێک دەستەوەسان بوو لەو ڕووداوانەی کە لە ناوچەکە ڕوویاندا و بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و با بڵێن لەشکرکێشی هەشتەوە هەبوو ئەوە بینیمانیانی ڕێککەوتن کاتێک کە ڕێککەوتن لە نێوان بەغدا تورکیا ئێران هەیە وڵاتانی زلهێزیش ناتوانن ئەو با بڵێن ڕۆڵی یەکلاکەرەوەیان هەبێ ئەمە حقەتێکە دەبێ ئێمە لە ئایندەدا با بڵێن ئەوەی خۆمان پێگەی خۆمان لەژێر ڕۆشنایی ئەوەدا بخوێنینەوە بەواتایشتر ئێمە ناکرێت تەنیا پشت بە یەک وڵات ببەستین پشت بە یەک سەرچاوی هێز ببەستین ئەگەر وا بکەین بە هەموو کاتێک بە ئاسانی دەتوانن پشتمان لێ بکەن یاخود دەتوانن بەکارمان بهێنن ئەوە بخۆی حقیقەتێک ئەمە یەک دومیان کۆمەڵێکگەین دوای ئەو ڕووداوانە دوای ئەو قەیرانانەی کە با بڵێن لە ناوچەکەدا دروست بوون و پەیوەندی نێوان زلهێزەکان و ئەو با بڵێن خەتی ململانەی هیلالی سونی و شیعی کە باس لێوە دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەند تەحەدیەکی گەورە دەبینەوە هەندێک تەحەدی ناو خۆمانە با بڵێن ئێوە جەنابتان باستان من دێمە سەر ئەوە بەڵام بەشێکی پەیوەندی بە با بڵێن ئەوەی خۆمان بە دەوروبەرمانەوە هەیە ئێمە تەحەدی یەکەم ئەوەیە کە مەسەلەی ڕێخستنەوەی ناوماڵی کووردە تا ئێستا زۆر جاروێ هەمومان یانی گوتاری هەموو حیزبەکان باز لەوە دەکەن باز لە ئەهەمیەتی ئەو یەک ریزی ماڵی کووردە دەکەن بەڵام لە هەمان کاتدا هیچ لایەنێکم نەبینیوە بەرنامەیەشی هەموو لە نەسیاسەکان بیدون ئیسtisنا خۆیەکەن بە فریشتە یەکەن بە فریادڕسی گەلی کوردستان و نەزانم چی تا دوایی ینی بەیان نامەی بری قەداری زۆر جوان بەڵام لە پراکتیکە لە بە تایبەتی کاتی قەیرانەکانە مزایدە لە سەرێکترەکەن ئەوە تومەتبارەکە ئەوە تومەبارەکە بێگومان یانەوە نیشانەی ئەوەیە ئێمە دەرس لە نە لە مێژوو وەردەگرین نە لە ڕووداوانی کە ئێستا با بڵێن ڕووداوە ئێمە دەرسمان لە 16 ئۆکتۆبەر وەرنەگرت دەرسمان لەو هەموو کێشە و ململانەیە نێوان ئەوەی کە پێدەگوترا دەسەڵات و معارەزە وەرنەگرت تا ئێستا پەرلەمان بە معەلەقی ماوەتەوە مەسەلەی چالاکردنەوە ڕاستە ئێستا ئیش دەکا بەڵام بە ناتەواوی ئیش دەکا حکوومەت بە هەمان شێوە ئەمە لە لایەکەوە لە لایەشتریشەوە پەیوەندیمان لەگەڵ بەغدا ئێستا و ئێستاش نەماتوانانی ئێمە هەمومان باسیەوە دەکەین کە دەبێ گوتارێکی یەکگرتومان هەبێ بۆ ئەوی بتوانین لە مفاوەزات لەگەڵ بەغدا بتوانین با بڵێن بەهێزێک و بە سنگایەکەوە بچین بەڵام تا ئێستا ئێمە پەڕی کۆن هەڵەدەینەوە شکستەکانمان شکستی با بڵێن حکومڕانی 25-26 ساڵی ڕابردومان دەخینە سەر تاکە ڕووداوێکیان باز لە فلانە کەس فلانە ئەوە دەکەن دەڵێن ئەوەیە یەکتر تۆمەتبار دەکەین یعنی پێم وایە لەوە زۆر گەورەترە حکوومەتەڵێک وای لاتەوە کێشەی کارەبە کاموو ساڵێکە و چارەسەر نابێ ئەم قەزیە شوای لاتوە یەک گوتاریان تۆمە بچە گەڕینتەوە پێت وایە سیاسیەکانی کۆرت حزبە کوردستانیەکان
حزبی کەم ئەزمونن سیاسەکان کەم ئەزمونن ئەن ئیرادەی نیشتیمانی نەتەوەیان بەهێز پێم وایە بەشێکی زۆری پەیوەندی بە مەسەلەی کامە بەرژەوەندی لە ئەولەویاتی با بڵێن حزبەکانە من پێم وایە لە ناو حزبەکان تا ئێستاش ئەولەویاتی هەندێک سەرکردا لە پێشەوەی ئەولەویاتی بەرژەوەندی حزبەکەدایە بەرژەوەندی حزبەکە لە پێشەوەی بەرژەوەندی هەرێمی کوردستاندا ینی بەم شێوەیە دێتە خوارەوە ینی یەکەم کەس هەندێک نخبەیەکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان بەرژەوەندیان با بڵێن لە ڕووداوەکانە بەو شێوەیە بێ و دواتر بەرژەوەندی حزبی دێتە پێشەوە ئەنجا دوجاریانی ئەوجا باز لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت تا ئێمە نەتوانین بەرژەوەندی یەکەممان ینی پێچەوانەی کەینەوە هەرەمەکە بگۆڕین بەرژەوەندی یەکەم پێویستە بەرژەوەندی هاوڵاتیان و هەرێم بێ بەڵام بەداخەوە ئێستا ئێمە بیرلەوە ناکەینەوە تا دەبینین ینی تا ئێستا شوناسی ناوچەگەرێتی زۆر بەهێزترا شوناسی هەتا عشیرەتگەرێتی زۆر بەهێزترە لە شوناسی هەم حزبی هەم کوردستان بێگومان لەسەر ئاستی شێوەزارژ جا ئێمە تا نەتوانین ینی هەتا لە پەیڕۆ و پرۆگرامی حزبەکاندا ئێمە ئەو مەسەلانە پێچەوانە نەکەینەوە کادیرەکان بەو شێوەیە پەروەردەکراون بەڕاستی ینی بەر لە هەر شتێک لە ناو حزبەکاندا دەبینین چەند کەسانێکن با بڵێن بڕیار بەدەستن ناگەڕێنەوە بۆتە بۆ بەسەری بڕیار دەرکردنەوە تەماشاکە خەڵک حکوومەت ناگەڕێتەوە بۆ لای خەڵک پەرلەمانە ناگەڕێتەوە بۆ لای خەڵک لە ناو حزبەکانیشدا سەرکردایەتەکان مەکتەبی سیاسی و سەرکردەکان ناگەڕێنەوە بۆ کادیرەکانیان ئەمانە هەمووی بەڕاستی گرین دواتر قسەی لەسەرەکەین حتا ڕای خەڵکیش حزبەکان ڕای خەڵکیش مونوپۆل کردووە ڕای گشتیش مونوپۆل کردەوە چۆن ئێوە ئاجادا ئەجوڵێنن چینە لای بێستون فایق پەرلەمانتاری گۆران لە پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک بێستون ئەم کاتەوە باش تورکیا ئێران بوونمونە دوو زلهێزی ناوچەکە کە دژمنی سەرسەختی سەدان ساڵە یەکترن هیچ بەرژەوەندێکی یەکتێران کۆ ناکاتەوە بەڵام ئەگەر لەسەر پرسی کورد بێ لە ناوبردننی ئەزمموی کورد بێ کوابنەوە کۆکن و بەردەوام ترافیکی دیبلوماسی لە تاڕان و لە ئەنقەرە بەردەوامە سەرروکار وڵاتان سەردانیەکێکن کوردەکان تا ئێستا نەگەشتنە و قەنات ئەوانیش گوتارێکی هەو بەش بەرامبەر ئەم تەحەدایانە هەبێ بوو سڵاوتان لێبێ ڕاستە ئێران و تورکیا وڵاتانی تری ئیقلیمی تاکە خاڵکە کۆیان بکاتەوە ڕەنگە مۆزۆعی کورد و ئەو بابەتانە بێ کە پەیوەندی بە هەرێمی کوردستان یان قەومێتی کورد بە شێوەیەکی گشتیەوە هەبێ بەڵام من کاکە هەکاروا ئەزانم نە ئێران نە تورکیا نە عێراق مەترسیە گەورەکە نین لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئەزمونەکەی و لەسەر خەڵکەکەی و لەسەر خاکەکەی ئەوەی مەترسیە گەورەکەیە لە ڕاستیدا مەترسی ناوخۆیە کە پێشتریش ئەو هۆشداریە دراوە ئەوەی کە مەترسیە گەورەکەیە مەترسیە ناوخۆیەکەیە لە ڕاستیدا ئەو نەبوونی یەک گوتاریە هاوبەشە ئەو ئیدارەت تۆکمە حکومڕانیە لە کوردستان کە ژێرخانێکی ئیداری ژێرخانێکی مالی ئەو تۆ دروست بکە بەرگەی قەیرانەکان بگرێت کە بەداخەوە نەیگرتووە دەکرێت دواتر باسی بکەین و ئەو گوتارە یەکگرتووە نیشتیمانی لە نێوانی لایەنە سیاسی و پێکاتە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەی سیاسی کوردیە کە دەبوو دروست ببێ ئەوەش دروست نەبووە من وا ئەزانم ئەسڵی مەترسیەکە ئێرەن ناکرێ مەترسی ئێران نادیدە بگرێ مەترسی تورکیا نادیدە بگیرێ ئەمانە ڕاستە مەترسین هەنگاوەکانیان یەکگرتوویان نزیک بوونەوەیان هەڕەشەکانیان دەبێ بە هەند بەربگیرێ بەڵام ڕای شخصی من وایە کە مەترسیە گەورەکە کە لە ڕاستی ئازمونەکەی خسە مەترسیەوە ئەزمموی ناوخۆی بوو دیقەت بدە لە دوسێ ساڵی ڕابردوو هەموو ئەو ڕووداوانی لە کوردستان لە مۆزوعی سەرۆکایەتی لە مۆزوعی پەرلەمان دواتر مۆزوعی ڕیفراندۆم دواتر ڕووداوەکانی کەرکووک و دووز هەموو ئەمانە دەری خست مەترسی گەورە لە کوردستان لە ڕاستیدا ئەو دۆخە ناوخۆیە کە لە کوردستان ئاگوزەرێ بۆی ئەگەر ئێمە گوتارێکی هاوبەشی موحەدمان هەبێ لە کوردستان خۆ ئەگەر ئێمە بمانتوانێت بە درێژای ئەو چەند ساڵە نیزامێکی کارگێڕی تۆکمەماندا بنایە کارگێڕی لە هەرێمی کوردستان کە پایە گرنگەکانی ئیدارەی مالی و ئیدارەی اقتصادی خەڵکی کوردستانی بە تۆکمەی بەڕێوە ببردایە لە ڕووی نظامی سەربازیە و نظامێکی تۆکمەی عسکەریدا بندرایە یعنی زۆر سێکتەری تر هەیە کە لە ڕووی حکومڕانیەوە ئەمانە بە پتەوی ئیدارە بدرانایە و دروست بکرانایە من وازانم ئەو مەترسیانی تر کە جەناب بەڵێ کاکی بێسونی مە باسی ئێستا بەڵام کەمترە بوون بەڵێ مە باسی ئێستاکەین لە ئێستادا بێگومان کۆمەڵێکی مەترسی جددی هەیە کە مەترسیە لە تەواقعی هیچ کەسێکدا نەبووە لە ناوچەکە ڕووبداکە بێگومان کاریگەریەکان لەسەر هەرێمی کوردستانیش زۆر کاریگەری جددین ئەنی لەم قەیرانەیە بچونیەتی تێپەڕاندنی ئەو قەیرانانەی کە ئێستاە پێتوانیە لە ئێستادا پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان ئیترواز لە ڕابردووبێنێ بە ئیرادەیەکی جددیتر
بچێتە پێشە بچونیەتی تێپەڕاندن بێگومان وایە ئێمە ئێستا دیسان زۆر پەرتەوازەین ڕەنگە ئێمە پێمان وا بێ لەیەک نزیک بووینەتەوە نەخێر نێوانی لایەنە سیاسەکان تقریبا هەروەکو جارانە بەڵام ئەوەیە ڕەنگە لە ڕووی ئیعلامی و شێوە توندیەکەی کەمتر بوو بێتەوە هەندێک دیدار و سەردان هەبوو بێ ئەگەرنا نێوانی لایەنە سیاسەکان هەروەکو خۆیەتی ئەزانی کاکە هەکار بەڕای شخصی من ئەوەیە کە دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ ئەسڵی ململانەیە کە ململانێ بریتی نییە لە دوژمنایەتی واتە ئێمە پارتی واتێ نەگە ئێمە دوژمنایەتی لەگەڵ پارتیەکەین ئەمە بۆ ئێمە ژوایە کاتی خۆی ئێمە پرۆژەیەکمان هەبوو بۆ قانونی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە دەمانوی سعدیلی بکەین پارتی و کاک مەسعود پێیان وا بوو ئێمە هاتوون ئەوانە شکێنین و دەمانوێت ئەوان لە ساحەکە دەربکەین کە لە ئەسڵدا ئەمە ململانەیەکی سیاسی ململانەیەکی پەرلەمانی ململانەیەکی خەباتی مەدەنیانە بوو کە دەبێت بەو دیوەیە وەربگیرێ ئێستش کە لایەنێکی سیاسی پرۆژەی هەیە لایەنێکی سیاسی پێی وایە لەم ڕێگەیەوە ئەم وڵاتەکەمان دەربازەکرێت نابێت لایەنەکەی بەرامبەری پێی وا بێمە بۆ شکاندنی ئەوە تا ئێمە خاوەنی ئەو منتەڵەقە و ئەو تێڕوانینە سیاسی و ئەو تەعامولە ناوخۆیانە بین لە ڕاستیان من وازانم ناتوانین نێوماڵێکی بەڵێ کاک بێسم بەڵام سەرنجێکە ئێمە باسی ڕایگشتیاکە من ئەمەوێ لە چارچەوەی ئەم دیبەیتەیە ئێمە بە بابەتیانە باسی وازەکە بکەین ناخەینە ململانی حەزبەکان ئێمە باسی ڕووی ڕاستی ڕەوشەکە دەکەین لە ئێستادا ئەوەی هەموو حەزبە کوردستانیەکان ئەوەی دەگوزارێت بێگومان ڕەشبینیەک لە لای خەڵک دروست کراوە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە بەیاننامە لە پێناو بەیاننامە لە واقعیش هەموو حزبەکان خۆیان بە فریشتە لە کاتێکە هیچ حزبێک بە گۆڕانیشەوە جدی نییە تەنازل لە مەبادەکانی خوب بکە لە پێناو بەرژەوەندی گشتی من ئەو بەشەی کە پەیوەندی بە گۆڕانەوە هەیە توانم جواب بڵێ هەموو حزبانی جەنابەت کە ئیدارەی ئەم دیبەیتە ئەدەی موقعی گۆڕان دیاری بکە کە چی لەسەرە تەنەزول بکەوە لەکوێ دەبێ بیکە با خەڵکی کوردستان گلەی لێ بکەن بڵێن گۆڕان تۆ لەوێ دەبوو تەنەزول بکەینەت بۆ نمونە ئەگەرەوە ئەوە بڵێن چەند جار سەرۆکایەتی کوردستان سەردانی مەکۆی سەرێکی بزنەوەی گۆڕان کردووە لە نەسیاسەکانی تر بە پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم گۆڕانی شەکو هێزی دوام بە پێی استیقاقی هەڵبژاردننی خۆلی چارەمی پەرلەمان سەردانی گۆڕانیان کردووە تا ئێستا گۆڕان سەردانی ئەو لایەنانە نەکردووە تا ئێستا مووقفێکی جدی ئەیکرد بە گۆڕانەوە دەست بکەین دواتر حزبەکانی تر من ئەوەی کە پەیوەندی بە خۆمەوە هەیە پەیوەندی بە گۆڕانەوە هەیە جواب بدەمەوە خەڵکی کوردستان بە موقعی گۆڕان تهدید بکە بزانین چی لەسەر گۆڕانە بیکا و دەبێت چی بکردایە بەڵام لە بەرامبەریش موقعی لایەنەکانی تریش تهدید بکە بزانم ئەوان چیانەوێ مثلا ئێمە تەقدیم کردووە من کە ئێستا ئێمە پرۆژەیەکمان هەیە دواتر دەچینە سەر ئەوەی کە باسی ڕایگشتیت کرد بۆ نمونە ئێمە لەو منتەڵەقەی کە سەرۆکی حکوومەت هاتووەمە پرۆژەیەکمان هەبوو ئاراسی سەرۆکی حکوومەت و پێشتریش ئاراسی لایەنی پارتی دیموکراتی کوردستان کراوە ئەو پرۆژەی ئێمە کە سەرۆکی حکوومەت بینیوێتی پێشتر بە ناوی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی و دواتر حکوومەتی کاتیەوە یخۆ دەبێ هەندێک خاڵی باشیتیایە بە هەندوو وەربگیرێ و بکرێتە نەخشە ڕێگایەک لەگەڵ خاڵە باشەکانی ئەوەی کە پارتی تەرحەکانەوە یەکێتی تەرحەکە بەیەکەوە قۆناغەکە تێپەڕێنین مەسەن کە ئێمە ئەڵێن ئەم حکوومەتە وێرانە ئەم حکوومەتە توانای ئیدارەدانی ئەم دۆخە سیاسی نییە نابێ ئەم قسەی ئێمە بە دوژمنایەتی وەربگیری خۆ هەلە بنەڕەت تا خۆی وایە حکوومەتەکە ناتوانێت ئیدارە بدا ئیدارەدان بەو مانایە نییە کە من قسە لەسەر لایەنێکی سیاسیانەوە بکەم ئیدارەدان دیقەتی کابینەی وزارەکە بدە مەسەل نیوەی وەزیرەکانی هەردی هەر نین ینی بۆ نمونە وەزیری دوو وەزارەتی گرنگی وەکو کارەبا و سامانە سروشتیەکان یەک وەزیری با بەڕێوە ئەویش دیار نییە مثلا وەزیری داراییت نییە پێشمەرگەت نییە گواستنەوە و گەیاندن نییە کوێت نییە ئێخۆ ئەمار قابلی بەوێ دەستێکی پیابێنیت و حکوومەتێکی ئەوتۆ دروستکەی کە خزمەتی دۆخەکە بەسەوەی ئەمە پرۆژە سیاسیەکەی ئێمەیە ئەم پرۆژە سیاسی ئێمە پرۆژەیەکە 100% پێی وایە لەم ڕێگەیەوە دەتوانین لەگەڵ لایەنەکانی تر ئەم دۆخی کوردستان تێپەڕێنین بەڵێ کەواتە بۆ تێناپەڕێ من ئەو پرسیارێکەمە بۆ خاتون نەڤین لە کوردستانê ینی پرۆژە هەندێک تای نینە ینی احتیمالە ئەف سوودگە پێ پڕ بیت پرۆژێت لایەنی سیاسی بچاتە تێپەڕە نەقەیرانێ دروستکردنا سیستەمێکی ڕێک و پێک و سەرێکی حتا داوی پارتیە دموکراتە کوردستانی لایەنی سەرێکی ئیدارەدانە بە هەرێمەیە بێستۆن فایق و پەرلەمانتانی گۆران سەرنج هەیە هین بوو وەکو جدی اعتبارێ بوو پرۆژەوان دانانێ بنمونە والله از بێژم نکە خەلکی ناوێ بزڵتنەوە گۆرانی کریە حەزبا دەرکردنا بەیاننامە و پێشکەشکردنا پرۆژە حالەتێکیدا و ئەو هەندێک پرۆژە تەقدیم دکەن ئەسلەن وام خوب باوەری پی پرۆژەی نینە یاش من و گۆران حتانو کە هەند جدی نەبووینە بۆ هەندێک و لایەنێن سیاسی نێزیکی ئێک ببن بالعکس پتر هەوڵ داینە ڕێکا پێشکەشکردنا پرۆژێت خۆ دەرزا کوتناوبەینا لایەنەدا هەی بەرفرەتێ لێ بکەن بۆ نمونە ئەڤروکە بلا ئەب خۆ پرسیارش خۆ بکەن و ئەب خۆ حاکم بن
آیا نکه وقت هندیت و قیرانا هندا کوردا ام بحث هندی بکن که حکومت کا رزگاری آن یا کاتی آن هر نوع که اولاد دادن چون او گله یاری کلمات داد کن راستی پتر بوان ما بس یاری کلمات بکن و کلمات نیب کار بینن آیا وقت هندیه ام همیش بیر نکین وقتی که کابینا هشته هات که پکینان هشت هیوا ترافیک سیاسی بولان سیاسی حتی اف حکومت ما پکینای آیا ابخو وقتی هاتین وان قناعت پکینان و کابینا هشته هبو رأی من نه چون که اگر باوری به هوای هر روز دست بکه روزت ناف حکومتی دابون شویل اعلام خو اپوزیسیون بون اوجی نتیجه و سیاست از بجم یا شاش یا وان بون اگر وان ما بس به اوکو هرما کردستانش و قیرانه کو پراستی جهه مترسیه هیچ کیان هرما کردستان مترسیه دا ام خوشاش نکن کو بجین افریقا آخر بستک هر بین لان عراق و هزین پشمرگی مترسی خلاص بونه خیر مترسی بدماهی که نهاتیه جبر هندیجی اگر وان ما بس به اوک و اف قیرانه نمینیتن بلا کرم کن وزیرت وان بهن خودشو ماوکی زده نمایه با هل بجارتنان پارتی گوتی بلا هل بجارتن بو ماوه هشت هیوا بین پاش اخستن گوران گوتی نه کچل پارلمانی لان سیاسی پک و دنگ بوده افریقا گورانیت بجن نه بلاهش تا بهینه پاش اخستن برای من هندی زیتره ام هل بجارتنا بکن باشتره او کابینا پرکا انجام هل بجارتنا بهت پکینان دیگه لک باشتر بیتن ابا ام بجن کو کاتی آن رزگاری اجتماعی آن هر نوکی اولاد دادن چون که افریقا نه روزانده ایدیم وقتی بکوجین وان لانا یاش من و اوید کو نه نپش عملیا وان پتر ما بس به اوکو وقتی بکوجن و افریقا ام همی وکیل دست بکی من اشارت پیدا بتونی پارتی ضرر من نابیتن ام همی پک بده ضرر من باش لا نکم بو اداره دانا روشانها اجبرکم روش کریتیک یعنی تدید عندك پیش هاتن گل المتسی دارن چاوره نکرینه بو نمونه پارلماندانا ارتش عراق بو سر هرم کردستان یعنی بو و قناغ پیشته چه بیت کرن اجواد بشم بو و قناغ پیدوی پنگاور عملی بهنه هاوتن ام دش دروش ما و بیاننامه و فیسبوک هل گیرین راستی مثلا بو نمونه پارلمانتاره که گوران بغدا یتکت هوار ید بجیتن هرن هرما کردستان گندله چاکسازی تدا بکن باشه بغدا بخو گلک یا شفاف و یا پاکجه 2005 حتی نوکه 805 میلیارد دلار تاتینا خزینه بغدا حتی نوکه نیواوی دیار نینه باشه وقت دویی بود گوتن عراق گندلترین ولایت عربیه باشه او بلا جاره چاکسازی ناف خدا بکن دینا بونده ناچید که گوران کو هزا دوام سر گوراپانا سیاسی کردستان هات که پشگوی خستن و کو پیوی سرنجای ورنهاد یک کلتون و کو پیوی سو مقادین وزاری و سروک پارلمانی په هات کدان چارچوبه رکفنا عالیین سیاسی دا بو پکینانا کابینه هشته نهاد نلبر چاف گرتن حق ویه نه اسواسانا بینم چون که من گوتی هشت هیف هاتنا یعنی اوه راستی و کیکاک دانایجی اشارت بدای ضررمندی ای که حوالاتی کردستانیه بس هشت هیوا کاک نچیروان و کو سروک حکومتی هاتنو چون و سردان وان همی لانا کر و گلک دل حس کرد که حکومت کا بنک فراوان کو برای من خوزی او حکومت بنک فراوان هر بک نه با بنک تسک بنک بنک فراوان بس با هندی بو کو گوران به پیش بس گوران دیساجی از بجم نشیان او ارکی سرکی وان کو بگ و باشه نکجی هر تعامل وان و کی هندی کو بس پارتی حکومت یا پکینای باشه بوچی وقت دستکفت همی بگ و شر سر هندی کو دستکفت بهنه دابش کردن باشه از بسیار کش گوران بکم هندک لان دیجی بوچی وقت برمیل نفت $8 همیاد گوتی امجی شریکین و سیاست نفت دا چش بشکتن وان هزر نکر کو نفت ارزان بیتن بوچی پشتی هنگی همیا خوش بر هاوید جارل اکم هل بجارتن نوتو دوی حتی نوکه چجا پارتی تنه کابینه وکو اغلبیت یعنی پک نه اینایا داکو افریقا ام بجیم پارتی بتنی اسنا بجیم پارتی بکم کوریا اسنا بجیم حکومت هرم بکم کوریا بس از بجیم چبونا و قیرانی دا هری کشمه دیف و حساخو مسئوله و دوت هست مسئولیتی بکت و نابیتش مسئولیت برابیتن بله که دانا لخولی چالمی پارلمانی کردستان هل بجاده کان که کرا بگمان پی مایه بس هولندا بو لسر آستی دنیا هرمی کردستان لسر آستی دنیا بو پیکینانی حکومت 200 روزی پیچو که خریب رکورد بشکنه بلان بو بولاتی دوام ابزام دوای هولندا یعنی پیدوانی حکومتی که دیگه تشکیل بکرد او روش پی بچه دواتر از منکش من هر توا ولا سر ارز نمینید تا حکومت تشکیل بکرد او اجدبی شاخه کان تشکیل بکرد بگمان پروپوزال چون لکه دیگه بگمان او مترسیه هست که ما پیشتر او تجربه خود جنابتان باست کرد یعنی او یه شکل او تجربه که با آسانی اما ناتوانین کودن جلسه پرسکان دروز بکن و احتمالی هي مسئله حکومتی کاتی یا خود رزگاری اجتماعیش
بە هەمان با بڵێن پرۆسەیەکی درێژی مفاوەزات دابڕوە ئەمە وایە بەڵام وەکو بیرۆکە مەسەلەی حکوومەتی ئینتیقالی یاخود حکوومەتی کاتی حکوومەتی ڕزگاری نیشتمانی من پێم وادە پێویستە بە شێوەیەکی پۆزتیڤ وەری بگرین لەبەرەوەی ئێمە بمانەوە نەمانەوەیە لە حاڵەتێکی ئێستا ئیستیسنایی لە هەرێمی کوردستان دەژین لە شەڕدا بووین و هێشتا لەوانەیە مەسەن هەڕەشەمان لەسەر بێ کۆمەڵێک قەیرانی تر هەیە پێشتر لە ناوە خۆمان با بڵێن کۆدەنجی سیاسی نیە لەسەر زۆر پرس ئەگەر کۆمەڵێک فاکتەری لەو جۆرە هەبن عادەتەن لە زۆر وڵاتان زۆرێک لە حکوومەتی ئینتیقالی پێک دەهێنن بۆ ئەوەی کە لەو ئەزمانە دەربچن بە شێوازیشتر زۆرێک لە ئامادەکاری زمینە سازی بکرێ بۆ ئەوەی کە هەم با بڵێن حزبە سیاسەکان بەرپرسیارەتی با بڵێن ئەو قۆناغی گواستنەوەی هەمیان هەڵبگرن هەر تەنیا لایەنێک و دوولایەن با بڵێن ئەو بەرپرسیارەتار نەگرن بۆیە درم پێم وایە لەو ممتەڵەقەوە لەو ڕوانگەوە پێویستە ئێمە بیرۆکەی حکوومەتی کاتی هەرچەندە من پێم وایە حکوومەتی ئینتیقالی لەوانەیە مستەڵەحێکی باشتر بێ بەڵام وەکو سیاسیە بەم هەڵویستە سیاسیە بەم تەعاملە سیاسیە لە گەلێکتر لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە سەرەکیەکان پێت وایە بەمەش قەنعات بەم حکوومەتەش بێ هەر ناوێکی لێ من دێمە سەرەوە بەڵام با بزانین وەکو بیرۆکە وەکو گوتم خراپ نییە بەڵام ئێمە تەماشا بکەین بزانین ئیمکانی جێبەجێکردنی ئەو بیرۆکەیە تا چەند هەیە کێشەیەکە ئێمە ئێستا کۆدەنجی سیاسیمان لەسەر زۆربەی پرسەکان نیە ئایا ئێمە دەتوانین کۆدەنجی سیاسی دروست بکەین لەسەر ئەو مەسلەی ئەو حکوومەتە کاتیە من تۆزێک بەڕاستی لێرە بەگومانم ڕژبینیشم ئەمە لە لایەکەوە لە لاش دریشەوە ئەو حکوومەتەی کە پێک دێ حکوومەتەی لە چێ پێک دێ ئایا هەمان ئەو هێزە سیاسیانە نین کە نوێنەرەکانی خۆیان دیاری دەکەن لەوانەیە دەموچاوەکان بگۆڕن لەوانەیە هەندێک ڕموز بگۆڕن بەڵام لەوانەیە هەمان لایەنەکان بەشداری ئەو حکوومەتە بکەن ئایا ئەگەر ئەوە توانیشمان سەرکەوتوو بووین لەوەی کە کابینەیەکی با بڵێن کاتیمان دروست کرد دەتوانین لەسەر ئەجێندای بەرنامەی کاری و حکوومەتە ئیتیفاق بکەین لە کاتێکدا ئێمە ئێستا مشکلەمان هەیە لەسەر پەرلەمانی خۆمان لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم لەسەر پەیوەندیمان لەگەڵ بەغدا نازانین چۆنەکەین وهروەها یەکێک کە لە ئەوەی پێشوو من نەمتوانی باسکەم تەحەدیەکی تر ئەوەیە پێداچوونەوەمان خۆڕێخستنەوەمان لەگەڵ پەیوەندیەکانمان لەگەڵ ئێران و با بڵێن تورکیا یعنی ئەوە تەنیاوە نییە کە ئێمە لەگەڵ بەغدا بکەوینە گفتوگۆوە بەڵکو ئێمە دەبێت پەیوەندەکانی خۆشمان دابچینەوە دووبارە ڕێکی بخێنەوە لەگەڵ ئێران و تورکیا لەبەرەوەی ئەوان خۆیان بەشێک بوونە لەوەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستان پەیوەندیان نەچوو پێت وایە تا ئێستا باسی بکەن پەیوەندیەکان پەیوەندیەکی نیشتیمانی نەبووە لە پێناو پاراستنی بەرژەوەندی گشتی نەبووە بێگومان وا بۆ بۆی ئێمە ئێستا بەو شێوەیە کە ناتوانین لەسەر هیچ پرسێک کۆدەنجی دروست بکەین کەوا بێ بەڕاستی من وەکو گوتم وەکو بیرۆکە هیچ کێشەم نییە من پێم وایە بە شێوەیەکی پۆزتیڤ وەری بگرین مەسەلەی حکوومەتی کاتی من لە دیوێش تریشەوە من هەندێک تحلیل دەکەم لەسەر مەسەلەی بۆچی مەسەلەن گۆڕان و کۆمەڵ پێداگری لەسەرکردنیان خود ئەو داوایان هەیە وەکو گوتم من بە شێوەیەکی پۆزتیڤ وەردەگرم هەندێک کەس بە ئەجێندای دەرەکی بەداخەوە بە ئەو پێشنیاریان ناوزەت کرد من پێم وایە ئەو پێویست ناکە ئێمە بۆ شێوێت تەماشای ئەوە بکەین لەبەرەوەی ئەگەر ئەجێندای دەرەکی بی حزبەکانی تر دەتوانن ئەو ئەجێندای جێبەجێ بکەن پێم وایە ئاسانتر لە گۆڕان و لە کۆمەڵ دەتوانن جێبەجێ بکەن ئەمە لە لایەکەوە لە لایەش ترشەوە من بەڵکو بە دەریچەیەکی دەبینم بۆ ئەوەی کە هەم گۆڕان و کۆمەڵیش لە ڕێی ئەوە بتوانن بێنەوە ناو دەسەڵات بێنەوە ناو حکوومەتی با بڵێن هەرێمی کوردستان بەڵام ئێستا بەو شێوەی ئێستا لە ناو حکوومەتێکدا کە ئەوان بەداخەوە بیان بڵێم کە دەرکراون لە ناو حکوومەتەکەدا ئاسان نییە بۆ حزبێکی سیاسی کە با بڵێن دەنجی دووەمی هەبووە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە ئاسانی بێتەوە ناو حکوومەتە بۆیە من پێم وایە لەو ڕۆژەوە دەبێت بە شێوەیەکی یعنی ئەو شیکردنەوەی بۆ بکەین بە شێوەیەکی پۆزتیڤ وەربگرین کە ئەوان ئیستعدادی ئەوان هەیە بێنەوە ناو حکوومەتێک بەڵام حکوومەتێک بەو شێوەیە بێت سەر لە نوێ بنیاد بنرێتەوە بۆیە دەبێت لەو ڕۆژەوە تەماشا بکرێن نەوەک بە ئەجەندای دەرەشی ناوزەت بکرێن بڵێ کاک بێستۆن بێگومان لە ئێستادا داوا لە وەزیرەکانی بزوونەوەی گۆڕان کردووە کە توانە بێنە داوام بکەن و وەزارەتەکانی خۆیان ئیدارە بکەن لە سەرروکی پەرلەمانیش بە هەمان شێوە داوایان لێ کردووە پێتوانیە قۆناغێکی هەستکارە ئەگەر گۆڕان ئیرادەیەکی جدی هەبێ بێت ئیدارەی ئەم وەزارەتە بە تایبەتی وەزارەتی هەستکار لەبەردەستی گۆڕان دابێت بتوانێت ئیدارەی ڕەوشەکە بکە قۆناغێکی بەرەو ئاراستەیەکی تر بە ئەمەش بخۆی سەرکەوتنێکە ئەوڵا من هەندێک قسەی ڕاست بکەمەوە ئەو خانەوە بەڕێز هەندێک قسەی زۆر ناڕاستی کرد لە ڕاستیدا من نەمیز بۆ زمانی ئەو قسە بکەم لە حەقەتە ئێمە داوای تاجیلکردنی انتخاباتمان نەکردو لە هیچ کۆبوونەوەیەکی فەرمی و نافەرمیە
مەبدەئی تەجیلکردنی انتخابات لە قاموسی سیاسی گۆڕانان نییە کاکە کۆ ئێمە داوای تەجیلکردنی ئەسڵان ئێمە لەو پرۆژەیە نەبووین کە لەو زەرسانی پەرلەمانیشانەوە انتخاباتی یعنی با ناوی گۆڕان نێنێ ئێمە تەجیلی انتخاباتمان داوا نەکردووە خەڵکی 4 ساڵ پێش ئێستا تەجیلی انتخاباتی داوا کردووە ئێمە نە تەمدیدی کەسمان داوا کردووە نە کەسمان تەمدید کردو بە درێژایی تاریخمان و نە هاتوین لە ڕاستیانی لە هیچ جینێکە باسی تاجیرکردنی انتخابات لە مەبدەئی ئێمەیانە بۆ پرۆژەکانی ئێمە ئەوی شوینەوت کاک بێستون ئەوی شوینەوت بەڵێ ئەگەر کاکە تۆ دیفاعی لێمەکە من قسەکان ئەوی شوینەوت من ئەمەوە ڕاستمە لەوانە شێوەزاری کەرمانجی بێ باش لێ تێنەگەشتی بی ئەو باسیت گۆران نەکرد کە لەگەلەوە بۆ انتخابات تاجیل بکرێت بەس ئەمەوە ڕاستیمە وەزان یاریە بەهەرحاڵ ئێمە پرۆژەمان هەیە پرۆژەکانی خۆمان تەقدیم کردووە دەبێت لایەنەکانی تر بە چاوی ڕێزەوە لە پرۆژەکانی ئێمە بڕوانن ئەوەی لە وڵاتەیە ڕۆشتووە ڕاستە ئەوەی لە وڵاتەیە کراوە ڕاستە ڕەنگە بە پرۆژە چاک نەبێ بە ڕێگەی تر و بە تەریقەی تر چاک ببێ بەڵام ئەوە بزوتنەوەی گۆڕانە خەباتە مەدەنیەکەی لە بەردەسایە و بە تەریقەی پەرلەمانی و بە تەریقەی پرۆژە هاتووە مخاطبەی لایەنەکانەکە و داوای جێبەجێکردنی پرۆژەکانی ئەکە ئەی پرۆژە تەقدیم نەکەین چی بکەین یانی هەر بەجددی بچین هەڵکوتینە سەر بارگای حکوومەت و بارگای لایەنە سیاسیەکان هەر بچین ئیدعای طریقەی تری خەباتی سیاسی و خەباتی گۆڕانکاری بکەین لە وڵاتە ئێمە هاتوین پرۆژەمان هەیە ئەڵێن ئەم تەوقیتێکی خراپە ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتەوە نێوماڵمان نێوماڵێکی یەکگرتوون نییە حکوومەتەکەمان حکوومەتێکی مۆفەق نییە لە ئیدارەدانی قەیرانەکانە قەیرانێکی درێژخایانی 20 ساڵە بەرۆکی گرتوین ئەم ستافێکی ئێستا لە کابینەکەیان مۆفەق نەبوون سەرکەوتوو نەبوون با هەمومان بەیەکەوە خۆ نەموتومانە بە فڵان لایەنیتیانە بێ یان فڵان شەخصیتیانە بێ ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە بۆ ماوەیە کە هەمومان بگەێنێتە قۆناغە کۆتایەکە کە هەڵبژاردنە و لە هەڵبژاردنەکە هەمومان بە نەتیجەیەکی باشەوە کە خەڵکی کوردستان بەس پێتوانیە ئەم پرۆژانە پێویستە ئەوێتە یەکتر بکرێن نەک پرۆژەیەکی مەسەلەن بزوونەوەی گۆڕاندار بکە مطلقاً پێداگیری لەسەر بکە ئیلا دەبێت پرۆژێکی کۆخی جێبەجێ بکە گرنگ نییە کە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە خاڵێکی هاوبەش بدوزنەوە لەسەر ئەم خاڵ هاوبەشە بتوانن تەعامل لەگەڵ واقعەکە بکەن ئێمە درک بەواکەین زۆرینەی پەرلەمانیمان نییە لە پەرلەمانە پرۆژەکانی ئێمە 100% تێپەڕێ ئەو پرۆژانەی ئێمە ئەم پرۆژەیەمان هەیە ئێبا پارتی بزانین لە بەرامبەر پرۆژەی چی هەیە بەسەرن لایەنەکانی تر لە بەرامبەر پرۆژەی چیان هەیە کاتی خۆی ئێمە دەمانوت مۆزوعی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە گۆڕەیە با پێش ئەوەی ئەو بابەتە قانونیە بەرۆکمان بگرێ ئەمە پرۆژەی ئێمەیە فەرمو پرۆژەی خۆتان بێنن بە درێژایی 6 مانگ پارتی دموکراتی کوردستان پرۆژەیەکی نەبوو بۆ قەیرانە تەنها پرۆژەی ئەوە بوو کە وەزیرەکان و سەرۆکی پەرلەمانی ئێمەی لە هەولێر دەرکرد خۆ هیچ پرۆژەیەکی قانونی واقعی سیاسی نەبوو بۆ تێپەڕاندنی دۆخە کە ئێستاش ئێمە دەڵین حکوومەتێکی کاتی دروست بکرێ هەر نیوەی وەزیرەکانی کابینەکە بۆ خۆیان دەوام ناکەن لەوێ نین نیوەی وەزارەتەکان بۆ وەکالەت بەڕێوە ئەبرێ مەسەلەن کاکە کار وەزارەتێکی گرنگی وەکو ناوخۆ لەگەڵ پێشمەرگە ئێستا کاتی ئەوەیە بە یەک وەزیر بەڕێوە ببرێ هەر وەزارەتەکانی خۆی چاکپا کابینە ئەی بۆ وەزیرەکەی پێشمەرگە کە بزوونەوەی گۆڕانە ناگەڕێتەوە کە سەرۆکی حکوومەت ئەڵێ با بگەڕێتەوە ئیشی خۆی بکە ئیدارەی وەزارەتەکە بکە کەواتە لە ئێستا ئەڵێ سەرۆکی حکوومەت ئەڵێ من لەگەڵ گەڕانەوەم بەڵام قسەی ئەخیری پارتی دیموکراتی کوردستان ئەوەی ئەڵێ دەبێت بە ئیتیفاقێکی تازەی سیاسی وەزیرەکان بگەڕێنەوە منیش بۆ خۆم بەو جۆرە و بەو کابینەیە و بەو نەمەتە مامەڵەکردن لەگەڵ وەزیرە من بۆ خۆم لەگەڵ گەڕانەوەی وەزیر نیم ئللا دەبێت تەشکیلی کابینەیەکی تر بکەین بە ناوی تەشکیلەی کابینەی کاتیان ڕاگوزەر بۆی هەمومانی تیابین بەیەکەوە دۆخەکە تێپەڕێنین پێتوانێت لە دەرئەنجامی دروستکردنی کابینە حکوومەتی کراون من بۆ خۆم لە گەڕانەوە نیم بەو شێوەیە بەو کابینەیە بەڵێ پێتوانێت لە دەرئەنجامی دروستکردنی کابینەی هەشتەم ئەو هەموو ڕۆژە چەندین مانگ تێپەڕێتە حکوومەت تشکیل بکرا دەرئەنجامێکی شاو بوو کە ئێستا ئێوە باسەکەن کە حکوومەتێکی دیکە تشکیل بکرێت ئەن حەدی ئەقەڵ حکوومەتە با بەردەوام بێت تا هەر بجارتن ئەنجام بدرێت بەڵام بەشێوەیەکی تر ئیدارە بکرێت کە تەحەدای هەموو قەیرانە مەترسی دارانەی لەسەر هەرێم بکرێت ڕاستە ڕەنگە کاتی بووە بەڵام ئێمە ئیتیفاقێکی پێشتری هەموو لایەنە سیاسەکانمان هەیە دەکرێت هەر بەرمەبنای ئەو ئیتیفاقی پێشوو کابینەیەکی تازە تشکیل بکرێ یان هەندێک ئاڵوگۆڕی تیا بکرێ من جارێکی تر تاکید دەکەمەوە خۆ ئەگەر تەڵەبەکەی ئێمەش نەبێ حکوومەتەکە بۆ خۆی نیوەی وەزارەتەکانی نین نیوەی وەزارەتەکانی بە وەکالەت بەڕێوە ئەبرێن بۆیە من وازانم مەسلەی کات و مەسلەی ئەوەی کە ناتوانرێ و مەسلەی ئەوەی کە ئیرادەنیە ئەمانە هەمووی بیانون و ئەسڵی قسەکە ئەوەیە کابینەکە بۆ خۆی سەرکەوتو نەبووە لە ئیدارەدانی قەیرانەکانە بۆیە ممکن نییە و ڕێ پێ ناچێت کە بتوانێت ئەم قەیرانی ئێستا هەرێمی کوردستانیش دەرباز ببێت پرۆژەکەی ئێمەش هەر لەو منتەڵەقەوەیە کە ئێمە ئێستا لە حاڵەتێکین بەداخەوە نیوەی خاکەمان لەدەستداوە کەرکووکمان لەدەستداوە مەنتیقەکانمان لەدەستداوە بۆیە پێویستمان بە تیمێکی تازەی نیشتیمانی یەکگرتوو هەیە لە هەموو لایەنە سیاسیەکان کە هەم ئیداری خەڵک بدا هەم ئیداری ئەو خاکە بدا هەم ئیداری یەکخستنەوەی پێشمەرگە بدا
و ئەم قۆناغە بگەێنێتە کاتی هەڵبژاردن لەوێ قۆناغەکە ڕادەستی ستاف و کابینە و تیمی تازە هەڵبژێردراو بکە. بەڵێ بەڵێ سپاس کاک بیستونە گەرم وڵاتەکیت ئەڤین خان کاک بیستون سەرنجاوی هەبوو سەر هەندێ و ئەم داخوازێتکەین حکوومەتێکی ئەکتیف بێتە دروستکە نەبێ حکوومەتی فەشەلی نایە ئەنی هەندێک دەموچاو بێنە گۆڕین خەڵکێکی دی دنا بە حکوومەتێدا تەواجداوان هەبیت ji بۆ ئیدارەکردنا حکوومەتێ گەلوهین وەکو پارتی چا پێشوازی لەوەیەکێتکەن از دوباره بجم ام واقعی بین بو قناغه اگر حکومت سرکفتی نبو بیتن او امی برف هل بجارتنا چین بس مرجع که ام رزل انجام هل بجارتنا بگیرین یعنی نه جارکادی 8 هیو 10 هیو ساله که بو سازان اتفاق سیاسی که هر چیه که ام رزل انجام بگیرین و کادی کیش لا ام بگ و بکن ائتلاف که چکن بلا حکومت بگ بیتن از بجم کاک بیستون جی باش زانیتن با دو سه هیوا که کاک دانای جی اشارت بدای ام جاری کادی بهین الخلاص صفر دست بکن کانه حساب پارتی چند بیتو اکتی چند بیتو کمال چند بیتو یاش من و بس وقت کشتنه و دی ساده بجم ضررمند که حوالاتیاش برهنده انجام دانا هل بجارتنا رایامن باشترین دریچه در کفتن جوی قیرانه و دی ساجی سروک حکومت وقتی به روزی سردانا سلیمانی کری و سردانا لعن سیاسی کری یه آماده کو حکومت رشیختر لی بکتن هندک وزارت آن نهیرید آن لیک بدتن آن دی ساجی هندک وزیرا بگوهردن خو منه گوتیه جاره او تشتی کو گوران پیشکش کت مطلقا ام درات کن نخیر ام بجین دیالوگی بکن چون که مشکلات چند مازن بیتن دیالوگ دی چاره سر بیتن اگر دیالوگ نبیتن مشکل بچیک جیبیتن هر روز باشه این خان چه بدست کرد که سروی حکومت چند جاره سردانا تفگیرا گوران کرد کو پارتیه دامندم دا شاندین پارتی سراس مکتب سیاسی چند جاره سردانا گوران کرده و حتی نو که شانده که گوران سردانا پارتی نه که یعنی افهمی سردانا تا بو جمعان و چه جیگ لنهاد که شیمبون بو یعنی در انجام چیه چون که دیس از دیویژن مخابن بزرگ نوا گوران رنگ نیت که عملی نبیتن اگر نه اوت ما که کرد دا چندین سردان بولای وان چون دو جارا سروک حکومتی چوی وفد مکتب سیاسی چون بس چون که پیشکش کردن وان پروژه یاش من وری که نادتن که دیالوگ که ساخلم بهتر کردن که هدف به او بیتن مشکلات چاره سر ببن و از بجم دوباره از تأکید لا بیشتر ما پروپوزال تایی ما پیشنهاد تایی لیو کو برچاف هد نوارگی نود بجاجی شرطینه پروپوزال مهمو کو خوب نجی بجی کردن آخر گوران نه انجی او یا کو بس بجید من پروپوزال تایی من پروژه تایی دفعان دکه ور پروژه نبی چی بکرد انشاء بو چی بجدار باید حکومت دا او افریقا بجن والله وزیرت ما در خستن خوب به سبب نبویا بجن وزیرت وانا دیس اصل ما وزیر نداری خستینه و کو پارتی وزیر دستیردای بونه و اوی وزیر پیشمرگه که نمونه وزیر پیشمرگه وزیر که اکتیو بویا و حتی داخل جهات یا کرنجی که تو نظر و ابو سلیمانی ما هیچ مشکلات گلتنینه بس مخابن چون و حتی من از دخوازم برنامه چارچوبه که دیده بینه که فر شرع خفنا آلیین سیاسی بید که بعد هر که دنبال آلیین سیاسی کردستان بردامی هست لأنها بيوستا يعني إنها بروجي وتشي بون أكو بارتي أكو حكومة هاري كردستان بو أنا قلت برنا في قيرانة بشتي وسرنجالا يعني دي همي ورقلتي جاري إكم بلانش هميا مهمتر أوكو موچه بهینه دا بشکرن چون ما بویتر من بیتن موچه گریده پرتاکه که کرد و افریقا قیران دارایی یا برف لوازبونه چید تو زانی که کار واقع هرما کردستان ولی هاتی تو نشید چون که هند مشکلات متداخلن تو نشید پوشیل اف قیرانانو که فراغه که نهاتیه پنگاویت خلطی تاویتی نهاویتن پیوندیت ساخلم نبوینش برندجی ام افریقا تو شیوه قیرانی بوین لو ماجی اگر افریقا کاک بیستون بجیتن حکومت نه سرکفتی بویا دیس از بجم حکومت یا ما همیا بویا اگر سرکفتی نبویا ام همین سرکفتی نبوینه تیدا بوچی بس پارتی راست سروک حکومتی پارتیه بس پارتی هندی لانا که دی وزیر تیدا هبوینه لو ماجی از باشه بوچی او بحث هندی ناکن کو افریقا روزانه میلیون دلار بس بود سه کسات چیتن کو امشن بجن خوفروش بوینه بوچی بحث هندی ناکن بوچی بحث هندک پروژه ناکن کو افریقا میلیونام پاره خلکی تیدا بوچی بس حکومت و حکومت و حکومت بلا ام همی پیگ و دج و شعاراتا بردن و ام همی پیگ و نیت کا عملی و جدیت کا باش ام پنگا و برف بيش باوجين بوهن ديكو مش في قيراني درواز بله كواتا كاكدانا اوي تبيني دكريت لكردستان نك حتى لاينا سياسيه كان نك لاينا سياسيه كان بيكي وانا تانا كوك بين سر برسن اجتماعي كان انا قل قطاريكي سياسي اجتماعي هبه بل كلنا
حزب سیاسیەکانیش مشکلەیە گوتاریان هەیە حتا پارلەمانتە هەرێ بخۆی قسەکات ینی بە شێوەیەکە حتا حزبەکانی بە شێوەیەکی دارە دەکرێن کە بەڕاستی خەڵک تێناگات ئەندامی حزبەکەش تێناگە حزبێکی چیاوێ چون تەعامل بکە ئەجندای کوردستانی هەیە ئەن ئەجندای عێراقی هەیە یعنی ئەمەش یەکێکە لە مشکلەکان سەرنجی تو لەسەرەمە بێگومان یعنی ئێستا دۆخی هەرێم بە شێوەیەک ئالۆز بووە کە بە ئاسانی ئێمە ناتوانین بەڕاستی با بڵێن پۆزیشنەکان مۆقیعەکان بدۆزینەوە چلایی حزبەکان یاخود هیچ کەسایەتەکان بێگومان ینی بوونی ڕای جیاواز لە ناو حزبەکاندا یاخود بە شێوەیەکی گشتی لە نێوانی حزبەکاندا ئاساییە بەڵام ئەمە پێویستە لە چوارچێوەیەشی با بڵێن شەرعی و لە چوارچێوەیەکدا بێت کە ئێمە بتوانین 2000 بە قازانجی با بڵێن بەرژەوەندی گشتی بەکاری بێنین بەڵام ئەو جیاوازیانی کە هەیە ئێستا چ لە نێوانی حزبەکان چ لە ناو حزبەکاندا هەیە بەداخەوە دەتوانم بڵێم زیاتر لە بەرژەوەندی کۆمەڵێک کەس و ناوانێت چەند دەستە و ئەوەیەکدا بێت ئەوە واقعێکی گشتیە دەتوانم بڵێم لە ناو هەموو حزبەکاندا لەوانەیە کەم تا زۆر ئەوە هەست پێ بکرێت لەوانەیە لە ناو هەندێک حزب ئەمە زیاتر بێ مثلەن زۆر جار باز لە مەسەلەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بێگومان یانەوە حاڵەتێکە با بڵێن لە دوای مام جەلالەوە ئەوە زیاتر قوڵ بۆتەوە بەڵام ئەو کاریگەریە بەسەر دۆخی گشتی عێراق و هەرێمی کوردستانی یەکەتی هێزێکی کاریگەری ساحەی گۆڕەپانی سیاسی باشووری کوردستانە هێزێکی دەسەڵاتدارە پێتوانێ ئەمەی بخۆی قەیرانەکان تەسعید دەرەکات تونتر دەکات ئەم نەبوونیە گوتاری بە تایبەتی ئەوەی 16 ئۆکتۆبەر کە ئیسماعیل بێشک چی یەکێک لە نووسرە بەناوبانگیەکانی تورک ئەڵێ قاچێکی ئیتر ئەو پیلانە نێودەوڵەتیە قاچێک لە ناو کورد دروست کردووە کە باسی ئەوانەکە کە لە 16 ئۆکتۆبەر دەستیان هەبوو زین چۆنە ئیسماعیل بێشک چی من پێم وایە ئەوە نمونەیەکە باسی ئەوەش نەکەین هەر وەکو پرسیاری بکەین من باوەڕ ناکەم ئەو ینی معلومە ینی لە لای بێ باڵێن سەرچاوی زانیاری و قسە دەکە گوێ لە ئەوە دەبێت ینی ڕێی خۆی دەردەبڕێ ئاساییە لەوانەیە شتی وای بەڵام بە شێوەیەکی گشتی من پێم وایە دەستی دەرەشی لە هەرێمی کوردستان هەیە حزبێک پاڵی داوەتە تورکیا حزبێک پاڵی داوەتە ئێران حزبێک تریش پاڵی داوەتە بەغدا لەوانەیە بەو شێوەیە بێ هەمومان دەزانین ئێمە شەڕی بە وەکالەت دەکەین ئەو ململانەی لە ناو خۆماندا هەیە زۆر زاروەیە ململانی خۆمان نییە ململانی ئەوانی ترە بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان دەکەین ئەمە حقیقەتێکە و ئەوە تەنیا پەیوەندی بە مەسلەی 16 ئۆکتۆبەرەوە نییە یعنی ئەوە بە درێژایی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان ئەم حاڵەتە هەبووە شەڕی ناوخۆ هەبوو شەڕی ناوخۆ لەسەر چه ئەساسێک بووە بێگومان ینی بە پاڵپشتی و بە بەڵام لە دوای ڕیفراندۆم پێتوانیە ئەو نەزرە گۆڕاوە کە فلان وڵاتی ئاقلیمی لە پشت فلان حزبەوەیە کە دواتر هەموومان بینی چه حزبێک زیاتر بوو بە قوربانیەوە هەموو کێشمە زانی چۆنە ڕیفراندۆم ئێمە دەزانین ینی شتێک نەبوو کە موامرە لە کورد کرابێ هەموو کاتێک موامرە لە کورد کرابێ ئەم جارە موامرە لە کورد نەکراوە لەبەرەوەی ئەم جارە بە عەلەنی بە ئاشکرا لە کۆبوونەوەکان لە با بڵێن ئیعلام لە هەموو شوێنێک پێیان گوتین ئەوە ئێستا کاتی نییە و لە هەموو وڵاتانی ئیقلیم پێیان گوتین ئێمە ڕێکەوتنمان کردو ئەگەر ئێوە وا بکەن ئێمە وا دەکەین ئەمریکاش پێیان گوتین کە ئەگەر ئێوە وا بکەن ئێمە ناتوانین پشتیوانیتان بکەین یعنی ئەمە شتێک نییە ئێستا ئێمە بیبەستینەوە بۆی وڵای فلانە کەس فلانە بەرپرس فلانە مەسئول نازانم چی کردووە ئەگەر کردوێتی باشە با پرۆسەیەکی سزادان هەبێ باس پرۆسەیەکی یەکلاکردنەوەی ڕاستیەکان هەبێ بەڵام بەڕاستی ئێمە بچووکردنەوەی مەسەلەکانە ئێمە شکستی گەورەی خۆمان لە حکومڕانی لە دیبلۆماسیەت دەبەستینەوە بە کۆمەڵێک ڕووداوی بچووکتر ئێمە چەند ساڵە شکستمان هێناوە لە پەیوەندیمان لەگەڵ بەغدا لە مەسەلەی ئابووری سربەخۆ لە مەسەلەی هەتا پرسی بەڕاستی دەتوانم لە پرسی سربەخۆیمان سووتاند کارتێک بوو لە دەستمان نما ئێستا بۆیە ینی ئێمە لە سیاقێکی گەورەتر دەبێت تەماشای ئەو مەسەلەیە بکەین نابێ مەسەلەکان بچوو بکەینەوە بۆ چەند کەسێک و یاخود فلانە کەس پارەی وەگرتو شتی وایە ینی نازانم دکتۆر کاک دەنەلەوانێ ئەوەی تۆ شەڵەیەکێک لە نووسرە بەناوبانگیەکانی کورد لە بەرنامەی پێشتر میوانی مەبوو باسی ئەوەکە کە ئەم شەڕەی ئێستا دەگوزارێ ڕەهەندێکی مێژووی سەدان ساڵی پێش ئێستا هەبێ نەک ئێستای لەوانەیە بیانوێک بێ ئەوەی ریفراندوم کاک بێستۆن دەگەرمە بولاتە کەرێمە دو سەرنجی تو لەسەرەوە وەربگرین وەکو پەرلەمانتارێک وەکو کەسێک کە چاودێری ڕەوشەکەیەکەی وەکو هەست پێ دەکەی کە فعلەن کورد گەورەترین زەرەرمەند نەبوونی گوتارێکی هەوبەشی نیشتیمانیە لایەنەکان بەم شێوەیە تەعامل بکرێت کەواتە یەکەم بۆ گۆڕان دواتر بوو لایەنە سیاسەکانی تر سەرنجی تو چییە
لەسەر هەستکاری ڕەوشەکە چی بکەن؟ من بەداخەوەم کە داعش هات کۆی نەکردینەوە ڕیفراندۆمان کرد هەر کۆی نەکردینەوە ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم نیوەی خاکەکەمان لەدەستدا و پازدار و جێش و جاشی تورک و ئێران و کوێ هاتە ناوچەکانمان و نیوەی خەڵکەکەی لێ داگیر کردین و خاکەکەی بردین هەر کۆ نەبووینەوە. یعنی بەداخەوە نازانم چی هەیە هێز و لایەنە سیاسیەکانی ئێمە کۆ بکاتەوە. من یعنی ڕووی ڕخنەیەک ئاراستەی پارتی دیموکراتی کوردستانەکەم ئەوەی کە پەیوەندی بە پارتیەوە هەیە ئەوەشی کە گلەیە لەسەر ئێمە بەسەر چاو باوەری گرین. پارتی تەنەزول بۆ تورکیا ئەکا بۆ ئێرانی ئەکا تەنەزول مەبەسم دانیشتن و ئەوەیە بۆ عەبادی ئەکا مەسەڵەن دیقەت دەکا ئاگنە سیروان بەرزانی لەو ڕۆژەوە چەند جار تەسریحی داوە سەقفی داواکاریەکانی هێناوەتە خوارەوە لە ئاز داواکانی عەبادیە. بۆ یەک داواکاری گۆڕان و لایەنەکانی تر وەرناگرێ بەڵام زۆر سەردانی گۆڕانش کردووە تەلەفۆن بکەی سەد دەکا کە تۆ بۆستە تۆ بۆ بووی بە دیفاعکەری پارتی ئێستا لە من کاکەکار سەد تەلەفۆنەکرێ بۆ عەبادی ئامادەنی جوابیان بنەوە بەڵام پرۆژەکەی گۆڕان وەربگیرێ. ینی مجمەلی قسەکەی من ئەوەیە بەداخەوەم کە هیچ شتێک ناتوانێت وڵاتی ئێمە کۆ بکاتەوە. بۆیە من ئێستا لەم دۆخەیە ئەگەر ئەو پرۆژانە وەرنەگیرێ و بەیەکەوە کە گۆڕان ئامادەیە مشارەکە لە کابینەیەکی تازەیە بکە هەر لێی وەرناگرن ڕای من وایە بە زووترین کات چەند ئامادەکاری پێویستە چەند دەتوانرێت لە کاتێکی نزیکە هەڵبژاردنێک بکرێ هەمومان مهتەم بین و پابند بین بە نەتیجەی ئەو هەڵبژاردنەوە و بۆ لە کای بێسون سپاس کەواتە بۆ ئەوەی ئەو نەزەڕی تۆ لەسەر من نامێنێ کە من دیفاعکەری چلایەنێکی سیاسی نیمە کەواتە ئەڤین خان بۆ هین ئەو هەند تەنازەڵە بۆ عەبادی بکەن و بۆ لایەنی دەرەکی بکەن ئامادەنینە تەنازەڵە بۆ نمونە بۆ گۆڕان بکەن لایەنێکی دووەمی سیاسی کوردستانەیە جارەکردن ئیعادە ئیتیفاقە خۆیان بەرێ بکەن. پارتی مەبەست جوان سەردانە هەمی پێ ئەوە کو ئەم جارە کادی نێزیکی ئێکودو ببین بەس هەمی جارێژی بزتنەوە گۆڕانجێ ڕێزێ بووە بۆ پارتی لایەنێکی سیاسی و خۆدان یەکەم هەلبژاردن 25 کورسیا بینیتن ناچە بیتن تو چاف پوشیە لێ بکەی هەلبژاردنێ دیڤجا 24 کورسیکا بینیتن نەشێ چاف پوشیە لێ بکەی بەس دیسا ئەس دەبێژم خۆدانێت سیاسەتەکان نەیا واقعینە پتر دروش مادەن ji ber hindê jî ez bêjim ev dê bo cara sêyê bejdar bin helbijartina da xudê biketin pêdaçûnekê siyaseta xwe bikin pitir siyaseta wan biguncît gel waqeê nûkeye herêma Kurdistanê. Kevata kek bistun tu evîn xan her dûk serincekî hawbeştan heye ew îş helbijardinekan helbijartinî pêşwaxte bikiret boî em muwazeyekî lê bikiretەوە. هەڵبژاردننی پێشوەختە نیە هەڵبژاردن دواکەوتوە بۆیە من پاشوەختەیە ینی من بۆ خۆم قەنەعەتم وایە ئەگەر ئەکرێ ئەو ماوەی بووە پەرلەمان تەمەنی درێژ کراوەتەوە و چەند مانگێک دەرفەتە درێ بە کۆمیسیۆن ئەکرێ لە چوارچەوەی کابینەیەکە ئەم دۆخە تێپەڕێنین بەڵام ئەگەر ناکرێ باشترین دەرفەتەوەیە کە هەڵبژاردنێک بکرێ و دوای نەتیجەی هەڵبژاردنەکە هەمومان پابند بین پێوەی. بەڵێ کاکی دوا سەرنجتێکی بەکورتی. وڵام منیش پێم وایە ینی ئێستا لەوانەیە ئەو کاتە ینی فاکتەری کات بەڕاستی زۆر یەکلاکەرەوەیە ئێمە ماوەیەکی زۆرمان لەبەردەست نەماوە و هەڵبژاردنەکان بۆ خۆیان دواکەوتون و پێویستمان بە خۆڕێخستنەوەی هەمومان باسیەوە دەکەین ئەم خۆڕێخستنەوەی لە سێ دەبێت بەوەی کە نەخشێشتی سیاسی تازە بێتەکایەوە ئەمەش لەکوێ دەبێت دەرئەنجامی هەڵبژاردنێکی پاک و بێگەردەوە پێم وایە هەرچی زووە پێویستە ئێمە ڕێکەوتن بکەین لەسەرەوەی کە وادەی هەڵبژاردن دیاری بکرێ و هەروەها ئەو ڕێشۆنانی کە پێویستە بۆ هەڵبژاردنێکی بێگرد ئەمانە یەکلا بکرێتەوە. کەواتە بەرزان بە پێی قسەی میوانەکانی ببێت تا ئێستا کورد گەورەترین مشکلەی کورد گەورەترین قەیران گەورەترین مەترسی ڕوبەروی ئەزموونی یاریمی کوردستان نەبێتەوە لایەنە سیاسیەکان هەمویانەوە کۆکنین نەیانتوانێت گوتارێکی نیشتیمانی هاوبەش دروستکەن ئەو هەموو ڕەوشە خراپەی بەسەری کورد هاتووە کوی نەکراوێنێتەوە. ئەی چی ئێمە کوب بکاتەوە چی لایەنە سیاسیەکان کوب بکاتەوە ڕەوشەکە زۆر هەستکارە هیوادارین سەرنج بۆ لایەنە سیاسیەکان گەشت بێت تا دیدار خواتان لەگەڵ.